یەک کەس ڕێژتان بێ هەرچی کۆینێ بێگانێ نەمان گوت ڕەقیب گوێ بگرە کا خالید وەک ئەندامێکی کەنەکە ئەمڕۆ پەیامت چییە؟ وە دەستپێکی پێیامم بۆ سەرکەوتنی گەلەکەمانە لە بەرامبەر شۆڤێنێتی تورک سەرکەوتنی گارایە و من پێم وایە دوای 22 ساڵ لە پلانگێڕی بەسەر ڕێبەر ئۆجەلاندا دەگەینە ئەو ڕاستیەی کەم ئیرادەیە ڕۆژ بە ڕۆژ بەهێز دەبێت و ئێستا دۆزی کورد ئیرادەی کورد سەرکەوتنی کورد قەندیلی کورد گەریلای کورد گەیشتۆتە ئاستێک کە دەبینین لە بەرامبەر گەورەترین هێزی ناتۆ دەوەستێتەوە و شکستی پێدێنێ پێویستە ئەم سەرکەوتنە تەوزیف بکردرێ بۆ ناو خەڵک بۆ ئەوەی ڕوحێتی نیشتیمانی و نەتەوەیی لە ناو گەلەکەماندا بەهێز بکات تاکە شتێک تاکە بژاردەیەک لە ئێستادا یەشێتی نەتەوەییمانە کە پێمان وایە ئەو یەشێتیە دەمانگەێنێتە ئەو ڕادەی نەک لە گارا سەرکەوتوو بین بگرا خواست و ئامان جوودۆزی گەلەکەمان بدینە ئاستێکی بە شکۆ ئاست گەلێکی بە ئیرادە و گەلێکی سەرکەوتوو بۆیە من سەرکەوتنی گارا دووبارە لە گەلەکەمان پیرۆز دەکەم و پێم وایە دەبێت ئەم سەرکەوتنە بە بەردەوام قسەی لێ بکەین لە ئاستی خەڵک لە ئاستی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی لە ئاستی شۆڕژگێڕی تەنانەت لە ئاستی پەروەردەیی بۆی ئەم ڕوحێتی سەرکەوتنە ببێتە سەرکەوتنێکی بەردەوام بۆ گەلەکەمان.